ئەم تاکە پاپوچە لە دوای شادیەوە بەجێما. ئەو ژنەی ویستی بە یاسایی لە ژیانی هاوسەرەکەی بچێتە دەرەوە، بەڵام هاوسەرەکەی بەوە نەوەستا لە بەردەم ماڵی یاسادا بۆ هەتایە لە ژیانی هەمووانی بردە دەرەوە. داوێکی کوشتن لە نزیک باڵەخانەی دادگای شاری هەولێر ڕوویدا، تێدا کەسێکی کوشت کە ئافرەت بوو، دیارە لە نزیک حاڵەتی جیاببوونەوەدا بوون، نزیک دادگای شاری هەولێر بوو. ئێمەش ئێستاکە لە حاڵی حازل لە لێکۆڵینەوەین لە ڕووداوەکەن و دوای ئەوەی کە تاوانەکە ئەنجام دەدرێت لەلایەن برایانمان لە ئاسایشی هەولێرەوە دەستگیر دەکرێن و چاوەڕێەوەی دەکەین کە تۆمەتبارەکە بگەێنرێتە بەرەبەلاتی پۆلیسی هەولێر بۆی کە بتوانین پەراوەکە ڕێک بخەین و بدەینە بەڕێزە دوای لێکۆڵینەوە و هەروەها ڕاستی و ڕوونی ڕووداوەکەش شارەزابینەوە. ئێمەش تارمەکەمان ڕاگواستەوە بۆ پزیشکی دادی بۆی بتوانین توێکاریشی بکرێتن و هۆکاری کوشتنەکەش بزاندرێتن و بۆ ڕای گشتیش ڕوونیکەین. جێگری بەڕێوەری بەڕێوەبەرایەتی تونند و تیژی دژبەژنانە بە گوتەی ئەو شادیە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە ساڵێک و 3 مانگ لە زیندان بووە و دوای هاتنە دەرەوەی لە زیندان 3,000 سکاڵای یاسایی لە دژی هاوسەرەکەی بەرز کردوێتەوە و داوای جیاببوونەوەی کردووە و بە بەڵگەوە سەلماندوێتی کە هەڕەشەی کوشتنی لێ دەکات. ئەوەندەی کە من زانیاریەکان لە بەردەستی ئێمە 3 جار داوای تۆمار کردووە، 2 جار داوای جیاببوونەوەی کردو، جارێکیش داوای ئەوەی تۆمار کردو بەرز کردوەوە کە مێردەکەی هەڕەشەی کوشتنی لێ دەکات. طبعاً دوای ئەوەی کە لە زیندان دێتە دەرەوە لەلایەن بنکەی داڵدەدانی ئافرەتانەوە کە دامەزراوەکەی ئێمە سەرپەرشتی دەکات داڵدە دراوە، بەڵام دوای باوکی ئافرەتەکە و هاوسەرەکەی خۆی داوا دەکەن کە ئافرەتەکە وەربگرنەوە و ئامادەن تەعاهودی قانونیش نووسن کە دەیپارێزن. ئەگەر نەیان پاراز ئەوان ئامادەن بۆ هەر سزایەکی یاسایی. تەبیعی هەموو ئافرەتانەش کە لە بنکەکانی داڵدەدانی ژنان لە کوردستاندا دامەزراون و پارێزگاری لەو ئافرەتانە دەکەن بۆ بەنیەتی ئەوە دامەزرێنراون کە جارێکی کە ئەو ئافرەتانە بگەڕێنەوە ناو خێزانەکانی خۆیان. ئاری ڕەخنە لە دادگاکانی هەرێمی کوردستان دەگرێت کە هەندێک جار کەیسە خەتەرناکەکانی جیاببوونەوە درێژ دەکەنەوە کە لە کۆتاییدا بە کوژران کۆتایی پێدێت. دادگاکان کردویانە بە تایبەتی کە سوور دەزانن وەزانی ویشانە کە ئەو پیاوە بۆتە هەڕەشەی جددی لەسەر ژیانی خێزانەکەی خۆی. مادەم دەزانی ئاوایە دادگاکەن دەبووە زوو قەراری ئەواندا بە کە فعلەن لە یەکتریان جیا کردبانەوە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی تونند و تیژی دژبەژنان لە هەرێمی کوردستان تەنیا لە 6 مانگی ئەم ساڵدا 22 ژن کوژراون و 32 ژنی دیکەیش خۆیان کوشتووە. جگە لە کێشە کۆمەڵایەتیەکان بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەرکردنی کۆمەڵایەتی هۆکاری زۆری ڕێژی کوشتن بۆ بێکاری دەگەڕێنێتەوە کە بەپێی ئامارەکان 11 خەڵکی هەرێمی کوردستان بێکارن. هەڵبەتە بێکاری کاریگەری لەسەر زۆر شت دەکات. یەکێ لە شتانە کێشە کۆمەڵەتیەکانە، چونکە مەدەم کاریگەری لەسەر کەسایەتی ئینسان دەکاوە، کەسایەتی ئینسانیش بەشێکە لە کەسایەتی کۆمەلگا یانیا بڵێن لە چەمکی کۆمەلگا هەمووی پێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر کێشە کۆمەڵاتیان دەکات کە کەسێک بێکار دەبێتن ئەو سێگوشەیەی کە پێڵێن سێگوشەی پێکهاتەی کەسایەتی دلینی وەکو عاتیفە و هەزر و ڕەفتار هەرسێکیان ئەو کاتە ئەو هاوسەنگی و هاوگونجانە نامێنێتن، بۆیە لە ڕۆی ڕەفتارەوە سیرێکە هەندە ڕەفتارێک دەکاتن چ لەگەڵ خوشکوبڕەکانی، چ لەگەڵ خێزانی، چ لەگەڵ ڕەفیقەکانی، چ لەگەڵ ئەو کەسانێکە ناو کۆمەلگا دەبێتن. ئێستا نەک هەر لە دوورەوە بەڵکو لە بەردەم دەرگا سەرەکیەکانی دادگادا کەیسەکان بە چەنگولەیەک یەکلایی دەکرێنەوە و گۆڕستانەکانیش پڕ لەو ژنە کوژراوانەی بێکێڵ و پرسا لەبیرکران. نارێن ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.